بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە شاری سلێمانی و لە زۆربەی مزگەوتەکان ئەم یادە بەرز ڕاگیرا و هاوڵاتیان دەڵێن دەبێت یادی لەدایکبوونی سەروەرمان بکەینە هەوێنی ئاشتی و برایەتی و تەبایی و نەهێشتنی نادادپەروەری. بەرز و پیرۆز بە یادی لەدایکبوونی پێغەمبەر مەزنمان صلی الله علیه وسلم بە گەرمی پیرۆزبایی لە مسلمانانی جیهان و عێراق و کوردستان بەتایبەتیەکەم هیوادارم ئەم یادە بێتە هەوێنێک بۆ ئاشتی و تەبایی بەسەر ئەم قەیران و ئەو قەیرانانی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە. هیوادارم لایەنە سیاسیەکان بە ئەلمانی و بە ئیسلامیە و چاوێکیان لەو خەڵکە بێ. یادی پێغەمبەر خوا پیرۆزی بکاو، خوا بکاتە خۆشی و شادی لە ناو ملەتەوە، خوا ڕەحمان لێ بکاو، خوا ڕەحم خوا خۆی بخاتە دڵمان و دوعای لای خوا کردنەوەتەوە یا رەب العالەمین، خوا ڕەحمان لێ بکەی و لە جەمیع مسلمانان. یاخوا هەمومان ئەوە لە خۆشی و شاد و بەختەوەر بین لە سایی خوا و پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم. خوا دەرگای ڕەحمەت لە هەموو جیهان وەکە مسلمانان بە کاتی مسلمانان خوا ئەم کوردستانەمان بۆ خۆشکە و بە خۆشی تێیدا بژێن و بە برایەتی دەست لە ملیەکەین. من ئەوەندەم دەوێت لە خوا. لە مزگەوتی گەورەی سلێمانی یادەکە جیاوازتر کرایەوە بە بەشداری خەڵکێکی زۆر و بەخشینەوەی شیرینی و سڵاواتدان لەسەر گیانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت. یادەکە بەرز ڕاگیرا. بۆنە یادی لەدایکبوونی فەخری کائینات حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وعلى آله وسلم پیرۆزبایی خۆمان لە تەواوی مسلمانانی جیهان و گەلی کورد و ئەم ئامادەبوانی بەڕێزی ئەمڕۆکەین تەمە ناکەین ئەم یادە بێتە یادی ئاشتی و ئارامی و دابارێنی خێر و بەرەکەت بەسەر تەواوی مرۆڤایەتی و بارانی بارینی بەڕەحمەت بەسەر تەواوی مسلمانانە. بە درێژایی نزیکی 300 ساڵە بێ مزگەوتی گەورە و مەرقەدی پیرۆزی حاجی کاک ئەحمەدی شێخ خۆی لە حاڵی حیاتا بووە چێشتخانەیەکی دروست کردووە کە تا ئێستاش بەردەوامی هەیە بۆ تێرکردنی سکی هەژاران و نەداران و ئەو ڕێبوارانەی کەوا ڕوو لە شاری سلێمانی ئەکەن. خۆشبەختانە تاکو ئێستاکێ بەردەوامە بە لەژێر سەرپەرشتی بنەماڵی بەڕێزیان کاک شێخ سالاری حەفید بەڕەحمەت بێ لە ڕابردوودا و ئێستاش کاک شێخ محەممەدی حەفیدی کوڕی و بنەماڵی بەڕێزیان. بەڵام ئەمڕۆ جیاواز لە ڕۆژان زیاتر لە نانی 7,000 بۆ 8,000 کەس دروست کراوە کە ئەوەش ئەتوانین بڵێن جێی دڵخۆشکەرە بۆ شاری سلێمانی و مسلمانانی ئەم سنوورە کە هەمیشە لە تێرکردنی سکی هەژاران و هاوڵاتیان بە دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و بەخشینەوەی شیرینی و خواردن و دووپاتکردنەوەی خۆشەویستی دووپاتیان کردەوە. پێویستە مسلمانان تەبابن و خۆشەویستی نێوانیان زیاتر بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.